ئیدارەی گەرمیان باری لە ناکاوی ڕاگەیاند و هاتوچۆی نێوان شارەکانی ڕاگرت بەهۆی ئەو شەپۆلە بارانبارینەی کە ناوچەکانی هەرێمی کوردستان و گەرمیانی گرتووەتەوە. ئیدارەی گەرمیان بۆ سەلامەتی هاوڵاتیان و شۆفێران هاتوچۆی نێوان شارەکانی ڕاگرتووە. من قسەم لەگەڵ چۆمان ئەحمەد و تەبێژی ئیدارەی گەرمیان کرد، ئەو باسی لەوە کرد، قسەیان لەگەڵ شارەزانی کەژناسی کردووە، پێیان وتون لە چەند کاتژمێری داهاتوە لە گەرمیان شەپۆلی بارانبارین بەهێزە بێت، ئەوانیش بۆ ئەوەی گیانی هاوڵاتیان نەکەوێتە مەترسیەوە و سەلامەت بن، هاتوچۆی نێوان شارەکانیان ڕاگرتووە بە جۆرێک هەر کەسێک لە بازگەی بەرلوود، بازگەی شێخلەنگەر، بازگەی قەزای ڕزگاری بیەوێت لە کەلارەوە دەربچێت بڕوا بۆ کفری و خانەخین و دەربەندی خان و سلێمانی، لە بازگەکانەوە ڕێگەیان لێ ئەگیرێت، ڕێگەیان پێ نادرێت کە لە کەلار دەربچن یاخود هاتوچۆی نێوان شارەکان بکەن. ئەوەش تەنها حاڵەکاتێک نەبێت کە کەسێک زەرور بێت یاخود نەخۆشی هەبێت، تەنها حاڵەکاتی پێویست ڕێگەیان پێدرێت هاتوچۆی نێوان شارەکان بکرێت لە بازگەکانەوە. وەکو باسم لێوە کرد، هاتوچۆی نێوان شارەکان بە تەواوی ڕاگیراوە. چۆمان ئەحمەد وتی سەیری دۆخەکەکەن، ئەگەر زانیمان لە کاتژمێرەکانی داهاتووە دۆخەکە باشە و هیچ مەترسیەک نییە لە ڕێگای نێوان شارەکان، ئەوە هاتوچۆی نێوان شارەکانیش ئاسایی دەبێتەوە.